هەڵبژاردنەکانی عێراق لە هەرێمی کوردستان شێوازی بەڕێوەچوون دەرەنجامەکانی سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. نزیک بە 10 ڕۆژ دوای بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی پارلەمانی عێراق و لەگەڵ ئەوەی ئێشتا بە تەواوی ڕوون نییە دەوڵەتی داهاتووی عێراق لە هاوپەیمانی چ حزب گەلێک پێک دێت لە هەرێمی کوردستان جگە لە پارتیەکێتی کە براوەی سەرەکی هەڵبژاردنەکانن، 6 لایەنێتی کوردستانی ئەنجامی هەڵبژاردنیان ڕەت کردووەتەوە و داوایان کردووە هەڵبژاردن لەم هەرێمە و لە پارێزگای کەرکووکیش سەر لە نوێ بکرێتەوە. ئەگەر کۆمیسیۆنی هەڵبژاردن وەڵامی ئەو سکاڵە نەداتەوە، بژارەکانی بەردەم ئەم لایەنانە چین؟ لە هەلومەرجێکی ئاوادا کورد لە دەسەڵاتی داهاتووی عێراقدا چ پێگەیەکی دەبێت و ئەم پێگەیە چۆن کارگەری دەکاتە سەر ڕەوشی ئابووری و سیاسی هەرێمی کوردستان؟ ئازیزان بۆ باسەرمتەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوومیان لەگەڵ دەبێت، بەڵام پێش بچین لای میوانەکان فەرمون لەگەڵ راپۆرتێکی کورد لەم پەیوەندیەدا. کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان کە لەلایەن پەرلەمانەوە پابند کرابوو بە جیاکردنەوە و ژماردنی دەنگەکان بە شێوەیەکی ئەلکترۆنی ئەنجامەکانیشی ڕاگەیاند. ئەگەر قواری ساختەکاریەکان لە بەرچاو بگیرێت، ئەگەر لەم وڵاتەدا دادگا هەبێت و یاسا هەبێ، ئەگەر لەم وڵاتەدا پەرلەمان هەبێت کە ئەنجومەنی نوێنەرانە ئەمە لەسەر ئاستی عێراقا، ئەگەر ئەم وڵاتە خاوەنی هەبێت کە دەڵێم خاوەنێکی دەسەڵاتدار بێگومان سەرلەبەری هەڵبژاردنەکان دەبێ هەڵبوەشێتەوە. جیاوازی ئەم هەڵبژاردنی عێراق بەگشتی لەگەڵ باقی هەڵبژاردنەکانی دیکەدا چی بوو؟ ئایا هەڵبژاردنێکی نمونەیی بوو؟ زۆر جیاواز بوو لە هەڵبژاردنەکانی پێشوو. ئەم جارە سەرباری ئەوەی کە تەزویرێکی بڵاو کراوە، هەنێک لەو لایەنانەی هێناوەتە پێشەوە کە پێشتر لە گەندەڵی و لە ناڕێکی و لەوانە بەشداریان کردووە. هەرچەند چەندین سکاڵا و ڕەخنە و بەڵگە لەلایەن لایەنەکانەوە نردراون بۆ کۆمسیۆن، بەڵام کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەرەنجامی کۆتایی ڕاگەیاند و بەپێی ئەنجامەکە هاوپەیمانی سایرون لە ئاسی عێراقدا یەکەم بوو. لە ئاسی هەرێمی کوردستانیشدا پارتی دیموکرات 25 کورسی و یەکێتی نیشتیمانی 18 کورسی و گۆڕان 5 کورسی و نەوەی نوێ 4 کورسی و هەر یەک لە هاوپەیمانی و کۆمەڵ یەکگرت و 2 کورسیان بەدەستهێنا. دەتوانم بڵێم بەشێک لەو هێزە سیاسیانە ڕاهاتون لەگەڵ ئەوەی ساختەکاری بکەن لە هەڵبژاردنەکاندا، چ لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بێت، چ لە ئەنجومەنی پارێزگاکان بێت، چ لە سەرۆکایەتی هەرێم بێت، چ لە تەنانەت ئەنجومەنی نوێنەرانیش. 6 حیزب یاداشتێکیان پێشکەشینەتەوە یەکگرتوەکان و میدیاکان و ڕایگشتی کردووە. هاوکات کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیان دەنگی 103 ویزگەی دەنگدانیان هەڵۆشاندوتەوە کە بەسەر 5 پارێزگای عێراقدا دابەش بوون، بەردەوامیشن لە وەرگرتنی تانەکان. ئەم 6 لایەنە بە داتا و بە دۆکۆمنت سەلماندویانە کە تەزویری بەرفراوان کراوە و سەلماندویانە کە دەنگەکانیان براوە بۆ لایەنی تر و کاندیدەکانی هەنێک کاندید دەستکاری ناوەکانیان کراوە. ئەو ڕێکخراوانەی کە چاودێری هەڵبژاردنەکانیان کردبوو پێشەرکاریەکانیان لەلایەن خۆیانەوە تۆمار کردووە و ڕەوانەی کۆمسیۆنی باڵایان کردووە. ئێمە تیمەکانمان گەڕاون بۆ نمونە، ئێمە ئەوە وێنەکانە لە لامانەکە بە چەکدار چۆتە ناو بنکەکانەوە، لە نێو خودی بنکەکاندا کە چەکدارە بە چەکەوە کە پێچەوانەی هەموو ڕێنماییەکی کۆمسیۆنی هەڵبژاردنە ناکرێت چەکدار بچێتە ناو ئەو شوێنانەوە، جۆرێک لە ترس و بین بڵاو کاتەوە. لایەنی ترەوە لە نێو خودی بنکەکاندا ئەم حزبە سیاسیانە هەندێکیان ڕکلامیان بڵاو دەکردەوە. بۆ نمونە ئەمەی کەوا دەیبینین ئەوەتە بە ناوی ئاوی ساردەوە ئاوەوە، ئەمانەی دەیبینین کارتۆنی ئاون، وێنە و لۆگۆ و ژمارەی کاندیدەکانی لەسرە لە نێو بنکەکاندا دانراون. ئەمەی دەیبینین ئەمە هەمووی کارتە لە نێو بنکەکاندا کەوا وێنەی گیراوە، ئەمە کارتە لەسەر سندوقی دەنگدانەکە دانراوە. ئایا ئەمانە پێشێلکاری نین و ئەمانە و زۆری تر؟ سەرباری ڕەخنە و سکاڵاکان هەندێک لە لایەنەکان خۆشحاڵن بە ئەنجامەکان و هەندێکی دیکە نیگەران. کۆمەڵگەی نێودەوڵەتیش بە ئومێد و چاوەڕوانیەوە دەڕوانێتە حکومەتی داهاتووی عێراق.
ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا. میوانەکانی بەرنامە حوتەکە لە ڕێگای سکایپۆ لەگەڵمان دەبن بریتین لە بەڕێزان دکتۆر ویداد ئاکرێی سەرۆکی ڕێکخراوی بەرگرینە دەوڵەتی و هەروەها بەڕێز هوشیار مالۆ سەرۆکی بەرنامەی چاودەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان. بەخێرهاتنی هەردوو میوانی بەرنامە دەکەم و لەسەر ئێزنیان لەگەڵ کاکوشار دەسوێت دەکەین. کاکوشیار وەک ئێوە چاودێریتان کردووە پێتان وایە ئایا سکاڵای 6 لایەنی کوردستانی سەبارەت بە دەستکاری دەنگەکان لە هەرێمی کوردستان و پارێزگای کەرکووک ڕەوایە و لەم هەڵبژاردنە یان ژماردن دەنگەکان ئایا فێڵتەڵەکە کراوە؟ زۆر سپاس سلااوم هەیە بۆ جەنابەت و بۆ میوانت وە بینەرانت. بەتەکید ئەم سکاڵا و ئەو شک و گومانەی کە هەیە لای حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان و بەشێکی لە لای ئەو قوارە سیاسیانی لە عێراقیشن بەتەکید ئەسڵ و ئەساسی هەیە، هیچ شکێک هیچ گومانێک لە هەواوە نایە. عفوان بۆیەش هەر ڕێکاری یاسایی دانراوە، ئیجراعات دانراوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە و ئەوەی ئێمە وەکو چاودێری ئەم پرۆسەیەمان کرد هەر لە سەرەتاوە لە بانگەشەکانەوە تا ڕۆژی دەنگدانی تایبەت و دو ڕۆژ دەنگدانی گشتی و دواتریش مەرحەلەی با بڵێن تەعون و شەکاوی و ڕاگەیاندنی دەرەنجامەکان وها بەنیازیم پلانمان هەیە تاوەکو چاودێری بەڵێنەکانی دەنگدانی بەڵێنەکانی هەڵبژاردنیش بکەین. بەڵام ئەوەی ئێستا هەیە باسی لێوە دەکرێت ئێمە وەکو چاودێر کۆمەڵێک سەرپێچیمان کرد، کۆمەڵێک پێشەڵکاریمان کرد لەم پرۆسەیە، بەشێکیان پەیوەندیدار بوون بە ئامێرەکان، بەشێکیان پەیوەندیدار بوون بە بەکارهێنانی بنکەکان لەلایەن حیزبەکانەوە وەکو بۆ بانگەشە و بۆ ئەوانە. بەڵام ئێمە وەکو چاودێر لەسەر ئەم پرۆسەیە نەمانتوانێت ئەکسسمان نەبووە بچین ناو بۆ نمونە ناو سیستەمی ئەلکترۆنی بزانین چۆن هەل هاک کراوە یان هەڵ دەستکاری کراوە یان پرۆگرامەکان گۆڕاوە. ئەوەی ئێستا دەگوزارێ ئەو قسانەی ئێستا باز دەکرێت بەشێکی زۆری عیلاقی بەوە هەیە کە سیستەمەکە گۆڕانکاری تێدا کراوە یان لە حاڵەتێک لە حاڵەتەکان دەستکاری دەرەنجامەکان کراوە بۆ تیجای حیزبێک لە حیزبێکی ترکەمی کردوتەوە. طبعاً ئەمانش پێویستی بە لیژانی تەکنیکەڵ هەیە کە بتوانێت ینی لێکۆڵینەوە بکات لەم پرۆسەیە. ئەمڕۆ ئەوەی باسکرا لەلایەن کۆمیسیۆنەوە چەند لێژنەیەک ڕاستپێردراون، چەند لێژنەیەکی تەکنیکەڵ ڕاستپێردراون کە بێن بە دوواداچوو بکەن بۆ ئەم گلەیانە یان بۆ ئەم شکایەتانێک کە کراوە و پێداچوونەیەک بۆ بنکەکانیش بکەن و بۆ سندوقەکانی دەنگدانیش بکەن ئەوانەی کە گومانی لەسرە. بەڵێ دکتۆر ویداد بەڕای بەڕێستان چی پێیوە کە دیمانە دەتوانین بەڕێوەچوونی ئەم هەڵبژاردنە بمانەی ئەوە دانین کە لە عێراق و هەرێمی کوردستان هاوڵاتیان بەڕاستی خاوەنی بڕیارن و دەرەنجامەکەی یاین دەساڵت بەڕاستی گەڕاوەتەوە بۆ لای خەڵک؟ بەڵێ ڕاستە خەڵکەکە vê corê biryara xwe da û boykot kir ev helbijarindine lêbelê lêre de mirov dişê bêjît ku bê umêdiyek heye bê baweriyek heye li layan hawlatiyan hemû takêt Iraqî yek Kurd û yek Sunnî û hindek layanên Şiî jî baweriya we bi va siyasetmedaran nemaye ew peyv û ew sûzet ew tidin cêbecê nahêne kirin û piştî çend sala ku şer û xwîn û ev hemû derbederiye ya hatiye serserê we bawerî nemaye ku ev kese dişên dahatûyê we dahatûyekê baştir bît û ev gendaliye rêgiriye li gendaliye bigirin ekonomî aborî rewşa aborî baştir bikin derfetê karî bi we terxan bikin û dabînkirina xizmetguzariyê bi we pêşkeş bikin lêbelê lêre de pir xaleka giring heye ku eva hewlatiya bi boykûtkirina evê helbijardinê wekû bêjî xerabiyek îno serxûjî ev bû hûyê wê hindê ku lîstê Şiî sî û sê meqeda zêdetir werbigirin û heger hatû ev layane bi taybet her du partê serekî û gel hindek layanên diye Şiî pêk bên hikûmetê pêk bînin ev ayinda gelê Iraqê bi taybet yek Kurd û yek Sunnî di pir beref xirabtir çî. زۆر سپاس کاکوشیار
ئەو لایەنە کوردستانیانەی سکاڵا و گازەندیان هەیە لێ بەڕێوەچوون و ئەنجامەکانی هەڵبژاردن دەتوانن بیسەلمێنن فێڵ و تەڵەکە کراوە؟ بەتەکید ئەو لایەنانە بای خۆیان بەڵگە و بای خۆیان مستەمسەکات و ئەسباتیان پێیە. ئەوەی کە کراوە بەڕێزم ئێستا قسە لەسەر ئەوە نیە سندوقێک چەند دەنگێک نەژماردراوە یان غەڵەتی تێدا بوو یان ئامێرێک نەختێ درەنگتر بەکارکەوتەوە ئەوەی کە لە راپۆرتەکانی ئێمە هاتووە. ئێستا قسەکە لەوە گەورەترە کە تەزویری گەورە کرابێ یان ڕەشوە لەلایەن چەند کۆمسیارێکەوە لەناو کۆمسیۆن یان مدیر عامێک وەرگیرا گومانی ئەوانە هەیە و اتهاماتی ئەوەش هەیە یعنی خەڵک ئێستا تۆمە دەخاتە پاڵیەکتر و ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و حێراک هەیە و جولەیەک هەیە کە بەرەو پرۆژەیەک بڕۆن ئەو پرۆژەیە لەو خاڵانەی خوارەوە پێک دێت. یەکەم کۆمسیۆنی هەڵبژاردنەکان هەڵبۆشێتەوە. دووەم بەداخەوە وەک شتێ کاکوشار بەخەتەکەی بڕا هاوکارانەمە هەڵدەن دووبارە پەیوەندی پێوە بکەن. دکتۆر ویداد پارتی یەکێتی دوو لایەنی فەرمانڕەواکەی هەرێمی کوردستانن و براوەی ئەم هەڵبژاردنن. ئەمەش لە کاتێکدا هەندێک لایەنی سیاسی و چاودێر و شیکەرەوەی سیاسی لەوانە جەنابەت لەو بڕوادان ئەو دوولایەنە بە شێوەیەکی بەرچاو ژمارەی کورسەکانیان کەم دەکاتەوە لەم هەڵبژاردنە بەهۆی ئەوەی وەک بەرپرسیاری سەرەکی ڕەوشی نالەباری ئابووری و سیاسی هەرێم و گەندەڵی دارایی لەم هەرێمە دەناسرێن. دەرەنجامەکان وا نانوێنن ئەم دەرەنجامە چۆن شۆڤە دەکەن؟ بله دیاره گلک لهولاتیت کرده ترس نوا اگر هاتو دنگی خونه دنه اوان پارتا اوید و حیا نها پشگری لکری ترس نوا لآینده بطایبتی ترسن کو داعش ایسس جاره کدی سری خو هل دتا و نزانن حتی نو که او کسی دیکه اوید پارت تازه ساست کن همان بشن یعنی بو نمونه هندک لیستیتاتی نچکرن او کس هر اندامت هندک پارت دیبون کو هر یت ناسیارون به گندالیه و به چاکسازی نه سوزات دن لیچو چاکسازی نینا لیز دقازم لیره دوتشتکی بیجم کو هلوشاندنا انجمن بالا یا هلبجاردن اوه خالق پر گرنگه هکا بشه ویکاری بکن پر گرنگه لبرکو لیست سرکی یا صدری جيش المهدي اندام بونتدا جيش المهدي وقت هندزانن قالك رشيت كرينا سر جيش امريكي كشتين و تيمت كشتنا سنية ده سال 2006 و 2007 ساز كربون چندين كسين سيفيليا السني هاتنا كشتن بدستوان اگر بچينا ليستال ديوه يا عمري وكون دزانن حشد الشعبي اوبراسيونت دجي داعشي قال لك سيفيليا السني كشتن بهمان شوي داعشي چه سربرین بو صوتن بو و دار وکرن بو و گلک دستکاری پیشل کرن دیکه گاو هاتی نسر کرکی که جی هم دزانن برانبر بکردا بکرستیانا به ازدیا چکر انجمن بالا یا هل بجاردن تویا یاسایا کی در بخید کوڕێگریە لێ ئەوان کەسێت دەستێت بخوێنێ یەت هاتینە ششتن ڕێگریە لوە بگریت کو ئەو ببنە لیستە و خۆ هەڵبژێرن بۆ ئۆفیسە هەرە سەرەکی یا عێراقێ و هەر کەسێک کو گومانە تاوانباریەوە هەبیت دڤان کارادا دبە بێنە پێشکەشکردن بۆ دادگایەکێ یا عادلانە و بڕیار لەسەر آینده و بیت داین و او کارین وان انجام داین لو ما انجمن بالا یا هلبجاردن حیانها ببوچونا ما آسانکاریه بو اوان کسانه دکت کو دستت و یت سوچن شرعی داهین دکتور بیداد ئێوە دەفەرمونون کە دەبێت کمیسیۆنی باڵای هەڵبژاردن هەڵبەشێتەوە بەهۆی ئەوە کە ئەو کمیسیۆنە کەسانی تدایە کە دەستیان هەم لە جەنایەت هەیە دژی هێز ئەمریکایەکان دژی گەلی عێراق بەڵام پرسیار ئەوەیە کە لە واقعدا چەند ئەگەری ڕوودانی ئەمە هەیە چەند ئێوە شانس بەوە دەدەن کە لە کۆتاییدا دەنگی ئەوانەی کە سکاڵایان بەرزۆ کردوێتەوە بگاتە با بڵێین بەرپرسان و ئەو کمیسیۆنە هەڵبۆشێتەوە هەڵبژاردن بە شێوازێکی دموکراتیانە بەڕێوە بچێت. بابوچی اما ابي كرد
و سنی و کەم نەتەوەکانی تر هەمویان ببن بە یەک و سکاڵایەک تۆمار بکەن چونکە وەک خۆتان دەزانن چەندین کەسانی سنیش ئێستا ماڵیان نییە حاڵیان نییە بێ ماڵن و لەناو کەمدا دەژین ئەوان ئەیان خواست و ئەو هەڵبژاردنە تەجیل بکرێت بەڵام دادگای باڵای عێراق بڕیاریدا کە ئەو هەڵبژاردنە ئەوە بێتە کارێکی نەدەستوری گەل و چتۆف 44 سادێ بتنێ لێ عێراقی خێرێ تڤیا بڕیارێ لەسەر سنیە بدەن لەسەر کوردە بدەن لەسەر کەم نەتەوەی دیکە بدەن ji ber ku zûrbey wa kesa ew ê dengê xwedayî şîane çemku em ê bînîn lîstê wa meqعدê wa 33 meqعد yê zêdetir kirîn nek bes lîsta sadirî 20 meqعد yê zêde kirîn lîstê dîkeş yê şîa 13 meqعد yê zêde kirîn heger hatu ev kesane ew ê destê wa bixwîne ve yê hatîne şiştin ev kesa biryarê bidin li ser hemû pêkhatê Iraqê ev dibîte tiştekê nebaş lewma dibe gelê Iraqê yê dîke hemû bibîte yek û ew beramberî vê hêndê rawistin û bi bûçûna min tiviya Emerîkaş piştgiriye lê biket û dewletê dîkeş piştgiriye lê va pêkhata bikin ku evê prosê rawistînin û careka dî helbijartin bête kirin. کاک وشیار ببوورە وەڵامەکە بڕا ئەگەر وەڵامی پێشوت تەکمیل بکەی جا پرسیار دێ دەکەم فەرموو بەڵێ ببوورە ئەوە کێشەی کارەبا هەر بەردەوامە لە وڵاتە بەڵێ باسی ئەوم دەکرد کە ئێستا کێشەکە گەورەترە لەوەی کە چەند سندوقێک بچین بە دوواداچوونی بۆ بکەین یان مطابقەی بکەین باسەکە ئێستا لەوەیە کە حاڵەتێکی منەظەم کرابێ بە منهەج تەزویر کرابێ خەڵک ڕەشواتی وەرگرتوێ و ئێستا جوڵێکێ لە پەرلەمان بۆ ئەوەی یەک کۆمسیۆن هەڵبۆشێتەوە دووەم ئەم هەڵبژاردنەی کە کراوە دەرەنجامەکانی هەڵبۆشێتەوە سێمیان لێژنەیەک یان هەیئەتێکی لە قەزای عێراق لە کۆمەڵێک دادوەری عێراقی خۆیان ئامادە بکەن بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق و ئەوان سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکەن لە جیاتی کۆمسیۆن و لە مانگی 12 ئەم ساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران سەر لە نوێ بکرێتەوە لەگەڵ با بڵێن هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان بەیەک جاری بکرێتەوە ئەم قسەیە ئێستاوە کاری لەسەر دەکرێت بۆیە مەسەلەکە نەختێک گەورەترە لە پێشەلکاریەکی بچووکیان گەورە من هەر بۆ ئەوەی بۆ ئەو خوشکی بەڕێزشم دکتۆرە ویدادیش ئێمە پێمان وایە لەبەر ئەوەی بەلای ئێمە کۆمەڵێک چاودێرین لە کۆمەڵی مەدەنیوە هاتوین بۆ ئێمە قەزیە نییە حیزبی ئەلیف یان حیزبی بابی باتەوە چێ دەنگ زیاتر بێنێ چێ دەنگ کەمتر بێنێ بەلای ئێمە ئەوەی گرینگە وەکو چاودێر لەسەر ئەم پرۆسەیە سێشتە یەکەم پاکی و بێگەردی هەڵبژاردنەکە دووەم شەفافیەتی ئەجراعاتەکان چەند ترانسپارنت بووە سێمیشیان ئازادی تاک لە دەنگدان ئازادی هاوڵاتی لە دەنگدان ئەمانە پەیوەری نێودەوڵەتین بۆ ئەوەی بڵین ئەم پرۆسەی هەڵبژاردن بە شێوەیەکی دیموکراسی بەڕێوەچووە یان نە ئەمە ئەگەر تەزویر بکرێ بڵین عرب تەزویر بکە کورد بەلای ئێمەوە قەزیەنە تەزویر هەر تەزویرە سەوان کورد بیکە عرب بیکە شیعە بیکە سونی بیکە ئێمە دژی ئەوەن کە لە هیچ لایەنێکەوە تەسیر لە دەنگی هاوڵاتی بکرێت هاوڵاتی بە ئیرادەی خۆی بچێت دەنگ بدات بۆ جیهەتێک کە قەنەعەتی پێەیە یان دەنگ نەدات بۆ جیهەتێکە زۆر چاکە کاکوشیار هەل لە هەل لێرەدا داوای لێبوردنەکە بگێ بە کورتی وەڵام دەیتەوە دەکوترێت کە کمیسیۆنی بەڵای هەڵبژاردنەکان کەم تەرخەم بووە بە نسبەتی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە و هەروەها ڕاگەاندنی ئەنجامەکان و ئێستاش لە وڵامدا بە سکاڵاکانە بەڵام بەڕای ئێوە ئەگەر با بڵێن هاوسەنگێزەکان نێڵێت ئەو کمیسیۆنە بگۆڕدرێت کمیسیۆن بڕیار بدا لەوەی کە هەڵبژاردنەکە شەرعیەتی بووە ئەم بڕیاری کمیسیۆن لای خەڵک و لای ئەو حیزبانە کە سکاڵایان کردووە شرعەتی دەبێت بەڕەوای وەردەگرن نەخێر منهەجیان خۆی کۆمسیۆن بڕیار نادات ئەمە مساعدەقەی لەسەر نەتائج کە بە خۆی ڕایگەاندووە لە ئەسڵدا ئێستا با بڵێن دەرەنجامە بەراییەکانی ڕاگەاندووە ئێستا ئەم دەرەنجامە بەراییانە پێی دەرن نەتائجی ئەوەلی مەرحەلەی تەعون و شەکاویمان هەیە ئەوانەی سکاڵان ئەوانەی گلەیان هەیە ئەوانەی کێشیان هەیە حیزبەکانن هاوڵاتین هەتا ناخیبە
ئەوەی کێشەیە لەم مەرحلەیە دوو ئیجرایی تێدایە ئیجرائێکیان بەشێکیان هەیە بەشی شەکاوی پێدەرێن ئەمان بەخۆیان وەک کۆمیسیۆن بە دوواداچوون بەو سکاڵان دەکەنەوە بەش ینی ئیجرایی دووەم ئەوەیە پێی دەڵێن طعونی ئیستئنافی لەو حاڵەتە هەیئەتێکی قەزایی دروست دەبێت چەند دادوەرێکی بەڕێز تێدان ئەمانش بە دوواداچوون بۆ سکاڵاکان دەکەنەوە اینجا دێت دوای ئەوە ئەم دەرئەنجامانە دەنێردرێت بۆ محکمەی ئیتحادی علیا با بڵێن سوپریم کۆرتی عێراق ئەم محکمەیە مسادقەی لەسەر کە محکمە مسادقەی لەسەر کرد اینجا دەرئەنجامەکە ئەبێتە کۆتایی و لەسەر هەموو حیزبەکانە و لەسەر هەموو لایەنەکانە ئێستا ئەم دەستی پێکردو ئەم پرۆسەیە دەستی پێکردو ئەم پرۆسەیە بەڵێ ئێستا ئەوەی دەستی پێکردووە بۆی خەریتەکە وازح بێ لەبەر چاوی بەڕێستان ئێستا گەیشتونەتە مەرحەلەی ئەوەی کە کۆمیسیۆن خۆی بە دوواداچوون بکات بۆ ئەم سکاڵانە و ئێمە زەختمان لە سێشت کردوتەوە بۆ لەسەر کۆمیسیۆن یەکەمیان ئەو سندوقانەی کە کێشیان لەسەریان ئەو ناوچانێک کە کێشیان لەسرە عەد و فەرزیە دەوی بکرێت واتە بیژمێرنەوە بەدەستی بیژمێرنەوە بۆ بەلای کەمی چەند نمونەیەک یان با بڵێن 105 لەو نمونانەی بۆ نمونە سلێمانی کێشەی لەسرە 105 بنکەکانی سلێمانی عەد و فەرزیە دەوی بۆ بکرێت دووەم ڕاگەاندنی نەتیجەکان یان با بڵێن ڕاگەاندنی دەرەنجامەکان بە شێوەیەکی تەفسیلی بێ بە معنای ئەوەی لە هەر محەتەیەک محەتە ئیعلام کرێت من وەکو حیزبی ئەلیب چەند دەنگم هێناوە لەو محەتەیە لەبەر ئەوەی ڕیسیت هەیە من وەکیلێکیان سیاسی وەریگرتووە لە ڕۆژی دەنگدان ڕیسیت هەیە چەند دەنگم هێناوە لەو محەتەیە بۆی بتوانم پێوانەکاری بکەم لەو ئیعلانەی دەشکرێ مطابقەی بکەم بزانم ئایا ئەو دەنگانەی لە ڕیسیتەکە وەرم گرتووە لە ڕۆژی دەنگدان نفسی ئەو دەنگانەی بۆ حساب کراوە لە ناقیل هیچ دزیم لێ نەکراوە هیچ فێڵم لێ نەکراوە و سێمیان کە سێم تەوسیە ئاخر تەوسیە کە داومانە بە کۆمیسیۆن گشت پرۆسەکە ئەرقامی ئەم پرۆسە ئیحسایاتی ئەم پرۆسە چەند دەنگ بوو چەند بنکە کراوە چەندی نەکراوە چەند وێستگە کراوە چەند دەنگدانی تایبەت بوو چەند دەنگدانی مەشروط بوو چەند دەنگدانی خارج بوو چەندی حساب کرا چەندی حساب هەمووی ڕابگەێنرێ لەسەر وێبسایتی طبعا هەیە داتایەکە هەیە ئەنین شتێک نییە ماندوی بن پێوە دروست کرد داتایەکە هەیە تەنها ئەوەندێ لەسەر ڕابگەێنرێ بۆ شەفافیت بەڵێ بۆی کەسی شتەی نەمینە دکتۆر بیدات لە هەلومەرجێکی ئاوادا کورد لە دەسەڵاتی داهاتووی عێراقدا چ پێگەیەکی دەبێت و ئەم پێگەی چۆن دەتوانێت کاریگەر بێت لەسەر ڕەوشی ئابووری سەرهەڵگرتووی کوردستان بەڕاستی زۆر بەداخەوە من نبینم کورد ئەتوانێت ڕۆلێکی گەورە بلەیزێ لەم هەڵومەرجەدا چەندکو هەگەر هاتوو ڕۆلیش بە ئەوان بدرێت یان شوێنیش لەوە بۆ ئەوان بدرێت لە ناو حکومەتەکە دەبیتە تشتێکی سمبولیک نابیتە تشتێکی کۆنکریت و کورد بشێن بکاربینن ئەف هەوڵدانە ئەف ئەنجامە نەها و ئەف پرتوبەلاڤیە پارتێت کوردی و یەکەتیەوە نییە ئەڤە دەبیتە ئەگەرە سەرەکی کو هەر حکومەتەکە عێراقی بێتە پێکاتن بدەسێ هەر پارتەکێ بیت ڕوولەکە سمبولیک دەدەتەوە دەکو لجتمایز کات یعنی مصداقیه بدەتە حکومەتە خو کو کوردیشیت بەشدارن تێدا لێبەلێ چۆ ڕوولەکەی وەتف نابیت بۆ کووردا دێ هەر 4 ساڵێت تێندا دکتۆر ویدات کەواتە ئەوەی کە دەکوترێ شەژلایانی کوردستانی ڕەنگە بڕیاریان دابێت نەچنە پرۆسەی سیاسیەوە و ئەو چواردە کورسیە کە هەیەە لە عێراقدا با بڵێن پڕی نەکەنەوە ئەمە هەنگاوێکی بەڕای ئێوە هەنگاوێکی گونجاو دەبێت توانێت کاریگەر بێت لەسەر ئەو شتێک لە عێراق ڕوو دەدات هەگەر ئەوان بەتەنیا بن بەڵام هەگەر ئەوان لەگەڵ پێکات تر عێراق ینی پێکاتێ دیکە وەکو بوو نمونە سنیە ji ber ku em dizanin nizîkî 2.6 milyûn siniya derfeta baş nehate danbûwe ku dengê xwe bidin ev derfeteke ku kurd û sunî û hindek pêkatê dî jî kemnetewê dî bibne yek û hewlê bidin bêjin ev wekû bêjî plan û proje bû ku ev hilbijardine bi vî awayî bête kirin hindek meqعد zêde bibin hindek kêm bibin da ku hêşt û zaldestî zor bibît bû hindek layana da ku bişên projê xwe stratîjiya xwe stratîjiya dewleteka taybet li herêmê birêve bibin û ew rîtorîka gelek layan bikartînin gavet bêjin em jî dijî İranê ne û em dijî hindek layanê dîne ev bes rîtorîka siyasî
ئەڤ ڕاستی نییە ڕاستی ئەوەکو ئەو یەکگرێدۆی دەولەتەکە دیڕەوسێنە ئەو دەولەت بڕیۆرێ تدات کۆ ئەو چ بکەن پێنگۆف بە پێنگۆف و وەکو هەر هەموو ملەتێت کو دناف عێراقی دەدژین و مافێخویە هەی کو ئەو دەنگێ خو بە ئازادانە بدەن و ئەو بڕیۆرێ بدەن لەسەر ئایندا خو نەک دەولەتەکە دیبێت یا دیڕەوسا و ئەو بڕیۆرێ بدات لەسەر ئاینdawa ببوچونەمە ئەف پروژێ نەها هەی لە عێراقێ ڤەرشونەکە شیعیەیە یا ئایسسێ هەگەر ئەفە بسەر بکەویت تشتێکێ نەباش دەبیت نەبوو کووردا نەبوو کەم نەتەوێت دی نەبوو سنیە و نەبوو شیعەیەش ji ber ku hemû pêkhatê Iraqiyetman dîbîn li şera me aştî divêt ayên da Iraqê dibe bibe aştî ji ber ku ev millete ev zarok hemûyetman dîbîn û ev bê umêdiyek dibe bibîte umêdiyek lew بله کاکوشیار ئەگەر کۆمیسیۆنی با بڵێن هەڵبژاردن بەو پرۆسەی کەوتان چوە بەرەوە بەڵام لە کۆتاییدا سکاڵاکان ئەو جۆرە کە ناڕازیان داوای دەکەن وڵامی وەرنەگر بژارەکانی بەردەم لایەنەکان چییە؟ ئایا دەتوانن لە ڕێگەی یاسایی و لە ڕێگەی دادگای باڵاوە پێش بگرن بە با بڵێن پێکهاتنی پارلمانی نوێ و دەوڵەتی نوێ تا کاتێ سکاڵاکان کۆتایی دێ لە پرۆسە یاساییەکەدا؟ ئەوەی ئێستا کۆمیسیۆن دەیەوێ بیکات هەر دەیەوێ هەر چۆنێک بێ ئەم دەرەنجامانە تێپەڕێنێت و بیکاتە ئەمری واقع بەسەر حیزبەکاندا و بەسەر ئەو پرۆسەیەدا و مەوزوعەکە تێپەڕێن بە چەند تەرزیەیەکیان با بڵێن ڕازیکردنێکی بەسیط چەند سندوقێک بکاتەوە عەد و فەرزی بۆ بکات ئەمە مەقبول نییە و بە خۆشحاڵیەوە دەڵێم ڕاستە ئەمە بەشێکی باش نییە بەڵام بەشێکی ئیجابیش تێدایە کە کۆمیسیۆن خۆشی حیزبەکانی تری تێدان کۆمسیاران نۆ کۆمسیارن هەر یەکیان لە حیزبێکە حیزبی تێدا زەرمەند بوو لەم پرۆسە ئێستا وا دەزانێت کە فێڵی لێکراوە و کورسی لێخوراوەوە زی لێکراوە لە دەنگ بۆیە ئەم پرۆسەیە بەم ئاسانیە تێناپەڕێ حاڵەتی دووەم ئەوەی بەڕێز باس کرد ئەگەر کۆمسیۆن هەر هیچی نەکردووە حیزبەکان دەتوان چی بکەن بەڵێ حیزبەکان دەتوانن تشتی زۆر گەورە بکەن دەتوانن خۆ ئەنجومەی نوێنەران کە جیهەتی سوپەرڤایزیان جهەتی مشرفە لەسەر کۆمیسیۆن ئەمە ئەنجومەی نوێنەران حیزبەکانی تێدان و ئێستا وەکو باسم کرد کە حیزبی گەورە هەن لە عێراق ئێستا باسییان لەوەیە کە فێڵیان لێکرابێ و دەنگەکانیان دزرابێ بۆیە وا بەرەو ئەو ئیتیجاهە دەڕۆن ئێستا تۆپەکە لە یاریگای کۆمیسیۆنە تا ئێستا مەجای تێدا ماوە کۆمیسیۆن ئەگەر بە خلالی ئەو دوو ڕۆژە سێ ڕۆژە بەخۆی ڕابگات دەتوانێت کێشەیەکی گەورە لە کۆڵ عێراق بکاتەوە ئەگەرنا بەڕاستی پێ دڵم بەرەو ئایندەیەکی نادیارەوە دەڕۆین بەرەو ئەوە دەڕۆین کە ئەگەر کۆمیسیۆن لە خلالی ئەو دوو ڕۆژە سێ ڕۆژە جوڵەیەکی باش و بەهێز نەکات وە تەتمین وەک دڵنیایی نەداتە هەموو حیزبەکان کە بەسکاڵەکانیاندا دەچێتەوە و بەدواداچوون بۆ هەموو خروقات و بۆ تەزویر و بۆ ئەوە دەکە ئەگەرنا حیزبەکان بەرەوەی تیجاهێکتر دەڕۆن و حکوومەتی ئینقازی وەپەنی دروستکەن لە ئێستاوە تا سەری ساڵ و دیار نییە دواتر چی لێ دێ ئەسڵەن هەڵبژاردنەکانی دابێت چۆن دەکرێت بە پێی چی یاسایەک دەکرێت بە یاسا دەبێت کۆمیسیۆن بە هەموو هەڵبژاردنێک هەڵستێت تۆ ئێستا بێ کۆمەڵێک دادوەر لەگەڵ ڕێزم بۆ ئەم دادوەران لە ئەنجومەنی دادوەری عێراق کۆبیان هێنی ئەرکی ئەویان پێ بدەی کە هەڵبژاردنێکی نوێ سەر لە خەڵکیش بەڕاستی خەڵکیش بێزار بوو کاکە خۆ ناکرێ هەموو ڕۆژ ئیش کارمانی هەموو ڕۆژە هەڵبژاردننی ئەوجار ئێستا مانگی و هەڵبژاردننی هەرێمی کوردستان هەڵبژاردننی پەرلەمان ئەوجار هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە ئەوجار یعنی خەڵکیش بەڕاستی بێزار بوو لەم پرۆسەی ئستیاکەوە ئەوەش زۆر زۆر بەڕوونی دەرکەوت لە ڕێژەی بەشداربووان کە ڕێژەیەکی بەڕاستی کەم بوو زۆر چاکە دکتۆر ویداد کەمتر 2 دقەمانمەوە ئەگەر بگەن زۆر بە کورتی ئاماژە بەوە بدەن لە هەلومەرجێکی ئاوادا خەڵک دەتوانێت چی بکە ئەو خەڵکەی چوون لە سلێمانی لە هەولێر لە کەرکووک لە دیالە لە بەغدا دەنگیاندا وەیسە بەو باوەڕە گەشتون کە دەنگیان نەخوێنراوتی یا با بڵێن گزە کراوە فێڵ کراوە لە هەڵبژاردنەکەدا ئەوان دەتوان چی بکەن بۆ ئەوە کە ئەو مافیان کە پێشێل کراوە با بڵێن وەری بگرنەوە
خەڵک دەتوانێت خۆ پیشاندان بکە هەوڵ بدە کە کۆمبینە ساز بکە و قسە و باس لەسەر ئەوە بکرێ ئەوان چۆن دەتوانن مافی خۆیان بەدەستی خۆیان بخەن. پرۆسە دیموکراسیە پرۆسەیەکی ئاسان نییە. عێراق وەکو دەوڵەت خۆتان نەزانن مێژووی ئەو پرۆسەیە زۆر کەمە، زۆر کورتە، بۆیە ئێمە وەکو هاوڵاتی هەموو هاوڵاتیان ئەبێ هەوڵ بدەن کە مافی خۆیان بپارێزن، دەرفەت نەدەنە کەس هیچ لایەنێک ئەو مافەیان لێ بخورێ. دیموکراسی ئەبێ ببنە شامپیۆن، ئەبێ ببنە پارێزەری مافی دەنگدانی خۆیان. زۆر سپاس. دکتۆر ویداد ئاکرێی و هەروەها بەڕێز هوشیار مالۆ، زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ڕۆژەڤی ئەم حەوتە. ئازیزان گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان تا بێگەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.